لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کۆڕێک بۆ یەکێک لە نووسەر و ئەدیب و لە هونەرمەندە دیارەکان بەڕێ سەلاح ڕەشە بەڕێوەچوو. دیارە بە ئەنجام گەیاندنی ئەم جۆرە کۆرانە و هەروەها لێک نزیک بوون و گفتوگۆکردنی کراوە لە نێوان کۆڕەکانە بابەتێکی گرنگە و بێگومان گفتوگۆکردن لەبارەی ڕەوشی هونەر و هەروەها ئەدەب لە نێو کووردا و بەتایبەتیش لە نێو شاری هەڵەبجەی ئازیز و خۆشەویستایەکێکە لەو بابەتانەی کە بووە ئامانجی بە ئەنجام گەیاندنی ئەم کۆڕە. لە شاری هەڵەبجە گفتوگۆ لە سەرگەشە پێدانی ڕۆشنبیری و معرفی و چالەکە ڕۆشنبیریەکان دەکرێت لە گەلەری جەلال عازەبانی. ئێوارە کۆڕێکی ئەدەبی بۆ ڕۆشنبیر و نووسەر سەلاح ڕەش بەڕێوەچوو. لە ئێوارە کۆڕەکەدا هونەرمەند سەلاح ڕەش باسی لە مێژووی گەشەی هەڵەبجە و چالەکی ئەدەبی و ڕۆشنبیریەکانی ئەو شارە لە سەدەی ڕابردوودا کرد. کۆرگەر ئاماژەی بۆ کرد لە دوای کارەسەتەکان مرۆڤ جارێکیتی بە جۆرێکی نوێ دووبارە بەردەوامی بەژیان بدات. ئەمەش لە هەڵەبجە لە دوای کارەساتەکان پێویستمان بە زیندووکردنەوەی چالاکی ئەدەبی و ڕۆشنبیریەکانیش هەیە. باش ماوەی جەنگیش چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی جەستەییەوە ئەتوانین بڵین متەکامل نییە. بۆیە قورسە بە تایبەتی چەمکی ڕۆشنبیری چەمکی کلتور ئەمانە لە هەڵەبجە بتوانین زیندوو بکەینەوە و بکەینەوە بە هەڵەبجەکەی جاران. لە هەمان کاتدا هەمیشە ئەگەر هەموو دنیا شەوە زەنگ بێ تۆ ئەتوانی بە بۆمێک بەرچاوی خۆت ڕوو ناکەیتەوە. ئێمە لە شەوە زەنگاین، شارەکە لە شەوە زەنگایە، کەواتە با ئەو مۆمە هەر بەردەوام بین لە داگیرسانی بەردەوام بین هەتا ئەبێتەوە هەڵەبجەکەی جاران.